کاک دکتۆر ئەم هەموو کاتی ئەم قسەیاکە بە من و خوشکەکان مەڵێ ئێوە ئاگرن ئاخر باوکە گیان تۆ چی لە من بینی و هیچ هەڵەیەکی لە من بینی و آخر من هیچ خراپەیەکم کردو تۆ بۆچی بیر لە دوا ڕۆژی من ناکەیتەوانێ بۆچی بەدەستی خۆت ئەتەوێ من تووشی بەڵا بکەیت وەرە بۆ خاتری خوا بەڵای چی من ئەمەوێت پێشەوەی بمرم پێشە بم خەنە ناو قەبرەکەەوە هەموو مناڵەکانم یابێت بە شوشنم بۆیە نابن بۆی ئاها لە قەبرەکەشان مرتاحبم بەڵام ئەمە جۆم لێ ناگرێت کاکە دکتۆر من بۆیە هانام بۆ توێ ناوە نەسیحەتێکی گە بەخوای گەورەش زۆر باشە ئەم پیاوە خواڕانی پێ کاک عەباسگیان خۆ ڕاستەکە ئێمەش باوچین هەموو باوکی حەزەکە مناڵەکەی بچێتە ماڵ و حاڵی خۆی بەڵام ئایا هەموو شوکردنێکیش دەرئەنجامەکەی خێرە ئایا کە تۆ کچەکەت دابەشووە بەم شێوەی کە ئێساڵی ئایا ئەو ئاواتەویەتە دی کە مناڵەکە و چۆتە ماڵ و حاڵی خۆی ئەوەڵێ تووشی بەڵایەکم مەکە ئەوەڵێ 41 ساڵ لە من گەورەترە ئەوەڵێ من خوێندنم ڕێم پێ بە خوێندنەکەم تەواو بکەم یعنی ئێستا بم حاڵەتەی ئەمەوانێ کچی من ئێستا گەشوو بکەی بەختەوەرەبی لە ماڵ و حاڵی خۆتا ئەو ئاواتی باوکێتە دی ئەخر کاک دکتۆر گیان ئەمەڵێ مەسلحەت و بەرژەوەندی من لەو شتایە من شو بکەم بە پیاوێ 3 عمری منی هەیە ئەجا پێش من 2 ژنی تری هێناوە ژنەکانی مردن کوڕکچەکانی هەمووی زەواجیان کردو من لە مناڵەکانی ئەو بچووکتر من خۆم ڕووم نایە لەگەڵیا بچمە دەرەوانێ من سیارە و خانوم بۆ چییە کە لەگەڵ کەسەکە بەختەوەر نەبم ئەم کاکە دکتۆر ئەم کچەی من هەر باسی تەمەنەکە وەڵڵاهی ئاها کورد بەگاڵتە نەیویتوالە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئێڕۆڵە گیان تۆ ئەم پیاوە هەبووە باژنی تری هەبوو بێ بەڵام بەخوا کێشە بۆ تۆ دروست ناکە ئەم پیاوە هەبووە لەخوا بە زیابێ هەیەی و ئەتوانێ ماڵ و مناڵ بەخێوکە و ئەتوانێت چەند ژنی تریش هەبێ کێشەی نییە تۆ ئەنجا کاکە دکتۆر پێی وتم ئەڵێ چەنی ئاڵتون ئەوێ بۆ خۆی داوایکە من ناڵم نە سیارەی بۆ ئەکڕێ یەکسەری گا بەناویەوە خانووی بۆ ئەکڕێ یەکسەر لەسەر تاپۆیەکە یعنی یەک مشکیلەی ژیانی نابێ باشش بەیانی شوو بکا بە کوڕێکی تر و لە کرێچیا بێ و سەحەب ماڵ دەریکا و بیهێنە و بەردە و فەرتەنەی دنیا دروزە بێ ئەبێ هەر خەریکی حەلکردنی کێشەی ئەم بم بەخوا ئەزام ئەخیرێ بێتەوە بە ڕیشی خۆمەوە یەتەوە سەر ماڵەکە ئەزین چۆنە کاک عەباسگیان من لەگەڵ ڕێزم بۆ پەندە کوردیەکان بەڵام پەندی کوردی کاڵەی کاسەی پڕ ئاشتی ماڵە خۆمە قورعان نییە خوا فەرموو بێتی و هەمووی ڕاست بێ ئەم قسەیە هەموو جارێ ڕاست دەرناچێت ینی کاسەی پڕ ئاشتی ماڵە مانای وایە ئەبێ ئەوانەی دەوڵەمەند بن کاسەکەیان پڕ بێ تووشی کێشە نەبن بەڵام من پرسیار لە جەناب دەکەم بڕۆ بۆ دادگاکان بزانە چەند خێزان دەوڵەمەند بوون کاسەکەشیان پڕ بووە لێشی ڕژاوە بەڵام تووشی تەلاق و لێکجیابوونەوە بن قوربانگیان لایەنی ئابووری بەشێکێتی وە زۆر خێزانی شێ فەقیرن ئیمکانیەتیان و گەنجەی کە تۆ باسیەکەی ئەگەر ئەم کچەی خۆش بێ ئەم کچەی تۆ ئەوی خۆش بێ تەمەنیان نزیک بێ لە یەکەوە لە لانی ڕۆشنبیریەوە نزیک بن لە لانی کۆمەڵایەتیەوە نزیک بن لێک تێبگەن بەخوا کرێ چیش بن نەتوان بەختەوەر بن زۆریشمان هەیە مەبەزەوە نییە ڕاستە فەقیری یەکێکە لە هۆکارەکان جاخۆ بەوە وایە ئێمە عایلەکانمان هەمووی فەقیر بوون هەمووی دایک و باوکمە لێک جیابنەوانێ بەڵام لەگەڵ خۆی کاتێک کاسەی پڕ ئاشتی ماڵە من لەگەڵ تام کە ژن و پیاوەکەش نزیک بن لە یەکەوە کە لێک تێگەیشتن هەبێ کە یەکتریان خۆش بێ زۆر کۆمەڵی هۆکاری تر هەیە لەگەڵیە بەڵام بە تەنیا کاسە پڕەکە ناتوانێ خێزان بەختەوەرکە بە قوربان کچی منەوە باوکو دەڵێ هەموو شتێکی بۆکە ئاڵتونی بۆکە سیارە و خان و لە جاتیەوەی شوو بە گەنجێ بکەی کە لە سفرەوە دەست پێ بکە نەچیتە سەر حازری بۆ بەختەوەر ناوی هەر ئەڵێت ئەگەر ئەم پیاوانە بێتتر تۆ قەت شوو ناکە یعنی خۆزەوات قسمەت و نسی بە هەموو کاتێ نرکم خوا عافوی کرد خۆدایکی کرازڕۆژ نەمردو ئەم نایەکێکی تر ئێکە من ئەمەم بەڵگەڵ نەبوو قەلچێکە خۆ ئێکتر ئەمە دنیا ئاخری نییە